نیوە سپاسی سنتەری میترۆسیا ئەمڕۆ لێرەین بە بۆنەی ڕۆژی قوربانیانی شوێنی کار کە 28 چوار لە هەموو جیانە بە ڕۆژی قوربانیانی شوێنی کار ئەو کرێکارانەی لە شوێنی کارە گیانیان لە دەستدەدەن 28 چوار یادی ئەو کەسانە ئەکرێتەوە لە جیانە ساڵانە ئەو یادا ئەکرێتەوە. ئەمڕۆ لێرەین بۆ ئەوە کۆمیتەیەکی یار کۆنگرە ڕۆژنامەنووسی ئەمڕۆ بۆ سێ شت ڕێخستووە. یەکەم ئاماری قوربانیانی کوردستان و عێراق و جیان، ئاخرین شتیش ئاگاداریە بۆ ڕێپێوانێکی گەورە کە ڕۆژی یەکی مانگ لە شاری سلێمانیە بەسرێت. لە ناو کۆنگرە ڕۆژنامەنووسیەکە بە درێژی هەموو شتانە باسەکرێت. سەرەتا بە ئاماری قوربانیانی شوێنی کار لە هەرێمی کوردستان دەست پێ یەکەین. ڕاگەاندنی ئاماری ساڵانەی کۆمیتەی یەکیایار سەبارەت بە گیان لە دەستدانی کرێکاران. کۆمیتەی یەکیایار لە سۆنگەی بەرپرسیارەتیەوە ئێوێ سەرنجی کۆمەلگا ڕاپکێشێ بۆ مەیدانە خەتەرناکەکانی کارکردن و لەم چوارچێوەیەشدا کۆمیتەی یەکیایار ساڵانە ژمارەی قوربانیانی شوێنی کار ڕادەگەیەنێ. بەداخەوە خەتەرناکی دۆخی کرێکاران لە نەبوونی مەرجەکانی سەلامەتی شوێنی کار، نەبوونی پێداویستیەکانی خۆپارێزی و ناهۆشیارکردنەوەی کرێکاران لەلایەن کۆمپانیا و خاوەنکارەکانەوە تا دێ هەموو ئەمانە و چەندین هۆکارگەلی ترن کەوای کردووە ڕۆژ بە ڕۆژ ڕێژەکانی قوربانیانی شوێنی کار بەرەو سەر بڕوات. ئەوەی لێرەدا ڕای دەگەێنین ئاماری ئەم چوار مانگەی قوربانیانی شوێنی کار، دواتریش بە گشتی ئامارەکانی تر ئەڵێن. لە ڕۆژی یەکی 2025 هەتا 28 چواری 2025 لە تەواوی هەرێمی کوردستانە 12 کرێکار بەهۆی ڕووداوی کارەوە گیانیان لە دەستداوە کە لە شارەکان بەم شێوەیە بووە. لە سلێمانی 4 قوربانی، لە هەولێر 5 قوربانی، لە دووهۆک 3 قوربانی. هۆکارە باوەکانی قوربانیەکان ئەمانەی لای خوارەوە بوون، کەوت نەخوارەوە، کارەباگرتن، بوون بەژێر ئامرازەکانی کارکردن و خنکان. تەمەنی قوربانیەکان لە نێوان 17 ساڵ بۆ 68 ساڵیدا بووە. شایەنی وەبیرهێنانەوەیە ساڵی 2024 کۆی گشتی گیان لە دەستدانی کرێکاران لە هەرێمی کوردستان 47 قوربانی بووە. بەم شێوەی خوارەوە بوو. سلێمانی 25 قوربانی و هەولێر 16 قوربانی و دووهۆک 6 قوربانی. واتە لە 16 مانگی ڕابردووە بە گشتی 59 کرێکار لە هەرێمی کوردستان بەهۆی ڕووداوەکانی کارەوە گیانیان لە دەستداوە. ئەمە ئامارێکی خەتەرناکە، بۆیە ویسمان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیە میدیاکان ڕووماڵی ئەم ئامارانە بکەن کە ناوەندەکانی کار بە بڕوای ئێمە ناسەلامەتن. هەر دوێنێ لە شاری سلێمانی ڕووداوێک ڕوویاوە کە چەند بارە ئەم شتانە دووبارە بنەوانێت لە سلێمانی و لە شارەکانی تریش. بۆیە ویستمانەم ئامارانە بخینە بەرچاوی کۆمەلگا. کاک عوسمان ئامارەکانی عێراق و جیانی لایە با فەرمێت. ئەم کاتتان باش. سەلامەتی پێش هەموو شتێکە. کرێکارانی بیرروباز و جەماوەری کوردستان، ئەمڕۆ 28 چواری 2025 ڕۆژی جیهانی قوربانیانی شوێنی کارە و لە جیهاندا بە ڕۆژی سەلامەتی شوێنی کار ناسراوە. ئێمە لە کۆمیتەی یەکی ئایار وەک بەشێک لە بزوتنەوەی کرێکاری جیهان بە پێویستی دەزانین کە یادی ئەو ڕۆژە بکەینەوە، بە تایبەت لەم سەروەختەدا کە دنیای سەرمایەداری لە خراپترین حاڵەتیدایە و بەڵام بەردەوامە لە ستەمکاری و نادادی بەرامبەر مافی کرێکاران. یەکێک لە حاڵەتە زۆر مەترسیدارەکان خراپی هەلومەرجی کار و ژینگەی کارە کە بۆتە جێگەی مەترسی بۆ کرێکاران. هەر بۆیە بزوتنەوەی سەندیکایی و کرێکارانی جیهان لە ساڵی 1996ەوە هەستاون بە یادکردنەوەی قوربانیانی شوێنی کار وەک فشارێکی کرێکاری دژ بە سەرمایەداران و حکومەتەکانیان و وەک ڕێزلێنانێکیش لە قوربانیان. هاوکات ڕێکخراوی کاری نێودەوڵەتی لە ساڵی 2007ەوە بەردەوام ئەم ڕۆژە یاد دەکاتەوە و خسوێتێ ڕۆژمێری کاری خۆیەوە. بەپێی ئاماری ئەم ڕێکخراوە جیهانیە گیان لە دەستدانی کرێکاران مەرگەساتی هێناوەتە ناو پرۆسەی کار و بەرەمێنانەوە. ساڵانە 355,000 کرێکار لە کاتی کارکردندا دەست بەجێ گیان لە دەست دەدەن.
بە کۆی گشتی ساڵانە 270 ملیۆن کەس بەهۆی ڕووداوی پیشەیی و کارەوە گیان لە دەست دەدەن. 160 ملیۆن ساڵانە بەهۆی بەرکەوتن و نەخۆشی ئەو نەخۆشیانەی پەیوەستن بەکارکردنەوە گیان لە دەست دەدەن کە ڕۆژانە 5,000 کەس بەهۆی توش بوونی بە نەخۆشی و هۆکارەکانی مانەوەی زۆر لەسەر کارکردن و خراپی ژینگەی کارەوە گیان لە دەست دەدەن. لە عێراقدا بەپێی ئاماری ناوەندی نیشتیمانی تەندروستی و پیشەیی واتە مەرکەزی وەتەنی سەلام و سەحەی میهەنی سەحە و سەلامی میهەنی لە ساڵی 2024دا 13,136 ڕووداوی کار هەبووە بە هەموو جۆرەکانیەوە نەخۆشی، برینداربوون، پەککەوتە، مردن کە تەنیا ئەو ئامارانەی ڕاگەیەنراوە تیایدا 69 کرێکار گیانی لە دەستدا و تۆمار کراوە. بەڵام بە بڕوای ئێمە و کۆمیتەیەکی ئایار و ئەو ڕێکخراو و سندیکا و ڕێکخراوە چاودێریەکان ئەم ئامارێکی دەقیق نییە. بە پێی وتەی دامەزراوەی نیشتیمانی عێراقی بۆ تەندروستی و پیشەیی کە خاوەنکارەکان ئاگاداری دامەزراوەکە ناکەن لەسەر ڕووداوەکانی کار کە ئەمەش پێچەوانەی یاسا و ڕێکارەکانی سەلامەتیە. بە حەقیقەت ئەم بەرپرسیارەتە لە ئەستۆی هەم حکوومەتی عێراقیە کە کەمتر خەمە لەوەی چاودێری ڕەوشی شوێنی کار بکە، چونکە نابێت چاوەڕێنی خاوەن کار بکە بۆی کە ڕووداوەکانی پێ ببەخشێ. بۆیە ئەم ئامارە کە لە عێراق ئەوەی کە 13,136 ئەوە ئامارەکانە لە بەیاناتی ڕسمیە تۆمار کراوە، بەڵام ئاماری گیان لە دەستدان و بریندارەکان بە تەواوەتی جێ نەکەوتوتەوانێ. بۆ چارەسەری ئەم ڕۆژە خراپەی ژینگەی کار بەو پێی ئێمە لە هەرێمی کوردستاندا کارەکەین بە پێویستی دەزانین لایەنە پەیوەندیدارەکان ئەم هەنگاوانە بژیرێتە بەر، چونکە زۆر جار لە میتینگ و بانگەواز و لە دوانەکانە باس لەسەر ڕێگە چارەسەریەکانەکەن. یەکەم، ناوەندی نیشتیمانی بۆ سەلامەتی و تەندروستی پیشەیی کرێکاران دروست بکرێ. دوو، بەڕێوەبەرایەتێکی تایبەت بە پشکنین لە پارێزگاکاندا دروست بکرێ، چونکە ئێستا بەشی پشکنین بەشێکی کەمە لە هەرێکی لە بەڕێوەبەرایەتەکانی سلێمانی و هەولێر کە بە پەنجەی دەستە بژێرن پشکنێرەکان، بەڵام کۆمپانیاکان بە دەیان هەزار کۆمپانیان. سێهەم، نوێنەری کرێکاران و سندیکا و ڕێکخراوە کرێکاریەکان بەشدار بن لە داڕشتنی سیاسەتی حکوومەت لەبارەی سەلامەتی کرێکارانەوەڵێ. پێنجەم، چوارەم، زیادکردنی دادگای کار و کردنەوەی ئەو دادگایانە لە ئیدارە سەربەخۆکانە کە لە هەر پارێزگایەکی کوردستاندا هەرێمی کوردستانە یەک دادگای کارەیە کە ڕۆژانە بەدەیان کەیسی کرێکار و کێشەی کرێکاری و ڕووداوی کرێکاری هەیە. خاڵی پێنج، دیاریکردنی بودجەیەکی تایبەت لەناو هەموو پرۆژەکاندا بۆ سەلامەتی کرێکاران و ڕاهێنان و شیارکردنەوەیان. کۆمیتەیەکی ئایار 2025 سلێمانی. بانگەواز بە بۆنەی یەکی ئایار ڕۆژی جیهانی چینی کرێکار ڕێپێوانێکی جەماوەری و مەراسیمێک ڕێک دەخرێت ڕۆژی پێنجشەممە یەکی ئایاری ساڵی 2025 کاتژمێر 4 ئێوارە شوێن شەقامی سالم لە سەهۆڵەکەی شاری سلێمانیەوە بۆ بەردەم باخی گشتی. هاوڕێیانی کرێکار، خەڵکی بێبەش و ئازادی خواست، لاوانی دڵپڕ لە هیوا بە بۆنەی یەکی ئایار ڕۆژی هاوپشتی و هاوچارەنووسی چینی کرێکاری جیهانی و بەمەبەستی نوێکردنەوەی پەیامی هاوخەباتی و هاوچارەنووسی چینایەتیمانەوە. لە ڕۆژی یەکی ئایار ڕێپێوان و مەراسیم ساز دەکرێت. داواتان لێ دەکەین خۆتان و خێزانتان، هاوڕێ و هاوپیشە و هاوکارەکانتان بەشداری ئەم چالاکیە بکەن، نیشانی بدەن کە ئێوە بەشێکن لە خەباتی هاوپشتی ئەو چینە لە ئاستی جیهانیدا لە پێناو ژیانێکی تەسەل و خۆشگوزەران و ئازاد و شکۆدار. بژی یەکی ئایار ڕەمزی ناوتن بە سیستەمی چینایەتی و بێمافیەکان. کۆمیتەی یەکی ئایار. دەستان خۆش بێ. ئەگەرە پرسیارێکتانێت پرسیارێکیش هەبێ هەر میدیایەک. سپاس بۆ هەمووتان، سپاس بۆ سەنتەری میترۆش.